دوو بنەماڵەی ئەفغانی بە هیوای گەیشتن بە وڵاتانی ئەوروپا ڕێژەیەکی زۆر پارە دەدەن بە قاچاقچی بۆ ئەوەی کە بیانگەێنێتە وڵاتی تورکیا. بەڵام ئەوان سەر لە هەرێمی کوردستان و شاری هەولێر دێنە دەرێ. لە ئێستادا ئەوان لە نەخۆشخانەی شەهید دکتۆر خالید لە شاری کۆیا نیشتەجێکراون. من ئێستا لە لای ئەوانم بۆ ئامادەکردنی ڕێپۆرتاژێک لەسەر ئەم بابەتە. چاوەڕوانمان بن. از افغانستان که 3 سال پیش موقعی که طالبان آمدن افغانستان 3 سال لەمەوبەر کاتێک تالیبان دەستیان بەسەر ئەفغانستاندا گرت ناچار بووین بڕۆین بۆ ئێران. کاتێک کە چوین بۆ ئێران بەهۆی بارودۆخی ناهەموار و بێکاری و دەستکورتی و نەبوونی ئارامی بڕیارماندا کە بڕۆین بۆ تورکیا بۆ ئەوەی ڕێزمان لێ بگیرێت و پەناگەیەکی ئارام و ژیانێکی باشتر بۆ خۆمان و بنەماڵەکەماندا بین بکرێتن. لەگەڵ قاچاقچێک قسەمان کرد و بۆ هەر کەسێک 3,000 دلاری لێ وەرگرتین. بەڵام دواتر لە بری ئەوەی ئێمە ببات بۆ تورکیا هێناینی بۆ کوردستان و ئێمەی لە ناو شاری هەولێر دابەزاند و ئێمەش هێشتا پێمان وا بوو هەر تورکیا. هنوز فکر نمی‌کردیم که ما داخل مثلا کردستانی.